بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. زانای پایبرز امام ابن القیم رضا و رحمتی خواه لێبێ لە کتێبی نازداری الداء والدواء کۆمەڵە بابەتێکی بۆ هەروژانی لە باسی مەحەبەت و خۆشەویستیە. دیارە فەرمووی کە مەحەبەتی باشەیە، خۆشەویستی باشەیە و خۆشەویستی خراپەیە و بە درێژی هەردوو جۆری مەحەبەتەکەی بۆ ئێمە باس کرد. ئەمڕۆ بابەتێکی تر بۆ ئێمە باسەکە. ئەفەرمێ محەبەت ئەسڵی هەرچی ئەدیان و دین هەیە هەمووی سەرچاوەکەی لە مەحەبەتەوەی. ئەفەرمێت دینەکان سەواء باتیل بن یا حەق بن، پاڵنەرەکەی بریتیە لە خۆشەویستی. ئیتر ئەفەرمێ هەموو ئەعمالێک لە دینە، هەموو کردەوەیەک باتینیە و ظاهریە، یا بە ئەشکرایکە یا لە دڵە، هەمووشی ئەوە بەهۆی مەحەبەت و ئیرادەوەی لە ئینسان کە جوڵە و حەرەکەیەکە و شتێکی خۆشەوە عەبدایەتی ئەکە. دین بریتیە لە تاعەت و عیبادەت، بریتیە لە ئەخلاق. ئەفەرمێ ئەمە بەردەوام پێکەوەن، حتا هەندێک لە مفەسرین فەرموێنەوە ئینەکە لەعەلا خولوق عەظیم، خولوقیان بە دین لێکداوەتەوە، یعنی وئینەکە عەلا دین عەظیم. ئیمامی ئەحمەد لە ئیبن عویەینەوە لەویش لە ئیبن عەباسەوە بۆ شێوازە ڕیوایەتیان کردووە. بۆیە دایکمان عائیشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ کانە خولوقه القورئان، کە باسی خولوقی پێغەمبەریانەکە صلی الله عليه و آله وسلم. دین مانای زەلیلبوونی تایە لە بەردەم ڕەب العالەمینە. دین بە معنای تاعەت و گوێڕایەڵی تایە. بەڵام دینی باتین بەشی ناوەوەی ئینسان خۆشەویستی و ملکەجبوونی دڵە لە بەردەم خوایە. ئەوە جۆرێکە عیبادەتە ظاهریەکان ئینسان ممکنە بیان کات و لە دڵیشەوە وەها نەبێ، بەڵام حبی دڵ عیبادەتێکە یان دینی دڵ عەبدایەتێکی هەیە لە مەحەبەت و ئەوانە بە هیچ شێوازێک نیفاقی تیان نییە. بۆیە خوا جەل جەلالوهو هەتا ڕۆژی ئاخرەتی بە یەوم الدین لێکداوەتەوە، چونکە یەومە تبلە السەرائیر، نهێنیەکان هەموو دەرەکەون، دڵی ئینسان هەمووی دەرەکەوێ. ئەو ڕۆژە ڕۆژی دین و ڕۆژی جەزایە. ئەعمالەکان ئینسان هەمووی ئەپێورێن، جوان دەرئەکەون، کامەی کە لەبەر خاتی خوا بوو، کامەی لەبەر خاتی خوا نەبووە، چۆن بووە. ڕەب العالەمین کاتێکە باسی کافران و بێدینان ئەکات، ئەفەرمێ تەبەنەوە لە بەرامبەر دینە زۆر بە ملهوڕی ئەمێنەوە و ئەیانەوێ مەسەلەن تەحەدای دین کەن. ڕەب العالەمین بە کەلیماتێکی زۆر سەیر تەحەدایان ئەکا. ئەفەرمێ فلولا إن كنتم غير مدينين وشي دين بكاريني ترجعونها إن كنتم صادقين. بأن بيشاي خوتان مشركين قريش، كافراني أم زمانة، ملحدة كان همويان لبرامبر خوايا ألن خوا وجودينية، يان شريك بخوا قرار أدن، يا بهر شوازك، يان ألن زندوبونوا نية. ڕەب العالەمین لێرە تەحەدایەکی زۆر گەورەیانەکە. ئەفەرمێ بێنە پێش چاوی خۆتان، کەسێک لە بەردەمتانایە گیانەڵانایە ها خەریکە ڕۆحی دەرەچێ. ئەفەرمێ خۆ ئێوە ئەمە بەچاو ئەبینن، دەی ئەگەر ئێوە زەلیل نین و عاجز نین و بێدەسەڵات و مەدینین ئەلەیە معناگەیەتی بێدەسەڵات و عاجز نین تەرجعونەها ئین کنتم صادقین. ئەگەر ڕازگۆن و ڕاستەکەن دەفەرمون ڕۆحەکەی بۆ بگێڕنەوە. لەم ڕۆژانە لە خزمەت دۆستێکە دانیشتبوون مێزی لە بەردەمانەوە، مێرولەیەک بەسەریا ئەڕۆشت، ویستی بێ کوژەوتم نەکەی، هەموو سەرزەوی کۆبێتەوە، ئەو مێرولەی پێ دروست ناکرد. دوای تەلەفۆنی بۆ کردم، وتی کورە مێرولە نییە، حەشەرەیەک تر هاتووەتە سەر مێزەکەم، ناوێرم بیکوژم، بەڵام ئەگەر سەرزەوی کۆبێتەوە من پێ دروست ناکرد. و ئەگەر ڕۆحیشی دەرچوو سەرزەوی کۆبێتەوە ناتوانێت جایەکتر ڕۆحی بکاتەوە بەرە، ناتوانێت، دەسەڵاتی نییە. چ جای بە ئینسانە ڕۆحکاتەوە، هەر دەسەڵاتی نییە، عاجزە ئینسان. بۆیە لێرە ڕەب العالەمین تەواوی ملکەچی ئەوان دەرەخا فەلەولا ئین کنتم غەیڕە مەدینین، ئەگەر ئێوە زۆر 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 عاجز نین و دەسەڵاتانە توانات ئەتوانن، فەرموو تەرجعونەها ئین کنتم صادقین، بیگەڕەوە جارێکی تر ئەم ڕۆحە بکەنەوە بە بەریا، با بکەوێتەوە جوڵە و حەرەکە. ئێمە دوو جۆر دینمان هەیە. ئیمامی ابن القیم ئەفەرمێ دینێکی شەرعیمان هەیە
کە فەرمایشتەکانی خوایە لەسەر زەویە ئێمە جێبەجێیان ئەەکەین دینێکی ترمان هەیە کە حیسابی و جەزائیە لە ڕۆژی قیامەتە دینی ڕۆژی قیامەت دینی پاداشت حساب و کتابە چیت کردووە ئەی عەبد چۆن بووی ئەوەش هەر پێوترێ دین دەی هەردووک سەواء ئەم فەرمانانەی ئێرە بێت یان جەزا و پاداش بێ هەردووکی خوایە دەی بەخوا لە هەردووکیانە مەحەبەت فریاتەکەوێ لێرە مەحەبەت واد لێ ئەکا تاعەت و عەبدایەتی بکەی لێش مەحەبەت لە زۆرێک لە گوناهەکان ڕزگار دەکا و عەفوی خوا بەسەرتا ئەهێنە بۆیە پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم ئەفەرمێ ذاق طعم الإيمان کێ تامی ئیمانی چەشتووە ئەفەرمێ ذاق طعم الإيمان من رضي بالله ربا هەر کەسێ بەخوا ڕازی بێ ئەو پەروەردگاری بێ وبالإسلام دينا إسلام ديني بي وبمحمد صلى الله عليه وآله وسلم رسولا وبپیغمبریان صلى الله عليه وآله وسلم أو بالرسول بزان راضي بي بمسيانا أو كاتا ذاق طعم الإيمان أو تامو تشيجي كلا إيمانا هي لذتي لي كردوا وتشيجي لي ورقرتو كوابو أبي للدلا من بهمشتكي برنامجكم راضي بم أو كاتا دەی ئەمە بەچی ئەکرێ ئەمە ئەبێ پاڵنەرێک بۆ من هەبێ کە من ئەم ڕەزامەندیم هەبێ ئەوی شەر هەمووی بەهۆی مەحەبەتی خواوە جەل جەلالوه ئەکرێ کە ئەسڵی هەموو ئەو بابەتانەیە کە شەریعەت یا فقی ئیسلامی بە دەوری هەڵ ئەسووڕێ ئەفەرمێ لە هەردوو دینەکەیە ئاگەر لێبێ ئەبێ تەسلیم بی يعني ئەمە لە قسەی داوود عليه السلام ئەم ئاەتە ئەهێنێتەوە ئیمام ابن القیم ئەفەرمێ دیقەت بدە أفرمي إن نقول إلا اعتراك بعض آلهتنا بسوء مشركين وكافران آنود بهود عليه السلام آنود إما وابنين كتو هندي لآلهة كان إما بتكان من زررك الليبن أو لبرانبرا شيوت قال إني أشهد الله واشهدوا أني بريء مما تشركون من خواء كم بالشاهد وإيو الشاهد من كمن بريء من هم أو مشركانا كإيو قرارتان داوة فكيدوني جميعا بيمنت چکە ئیمانەکەی دامەزراوە بڕۆن هەرچی کەید و فێڵە بەرامبەر بە من بیکەن یەک لەحظە چاوەڕێ مەکەن إني توكلت على الله ربي وربكم من پشتم بەخوای خۆم قایمە پەروەردگاری ئێوەشە و منیشە ما من دابة إلا هو آخذ بناصيتها یەک شتێک نییە دابە يعني ما يدب على الأرض هەرچی بەسەر زەویە ئەڕوا ئەنواع جۆری حەشەرات ئەنواع جۆری گیاندار ئەنواع جۆری باڵندە ئەنواع جۆری گیاندارەکانی ناو ئاو مرۆڤەکان جن ئینس هەمووی ناسیەکەی پێشچاوەکەی بەدەست رب العالمینە إن ربي على صراط مستقيم سبحان الله أم مسائل توكل بروبومي توحيد وخواناسي إنسان لتوكل أدرك ئەگەر بزانی چەنێ عەقیدەت دامەزراوە یا دانەمەزراوە بزانە چەنێ پشتێ بەخوا قایمە ئەلەوێ ئەو تۆ بۆ دەرەکەوێ چەنێ لەگەڵ خوایە ڕاست بی لە کاتی موسیبەتێکە ناڕەحەتێکە چەنێ پشتێ بەخوا قایمە لە کاتی خەوف و ترسێکە لە کاتی خەم و خەفەتێکە چەنێ پشتێ بەخوا قایمە حتا پشتێ بەخوا زیاتر قایم بێ ئەوەنە زیاتر عەقیدە لە ناخی تۆیە چەسپیوە عەقیدە تەنها زمان نییە یان بە زمان بڵێن با بڵێن عەقیدەمان دامەزراوە بەم شێوازە یان توحیدەکان ئەمانن یان با بڵێن شروطی لا إله إلا الله ئەمانەیە وابزانی تر تەواو هیچمان نەهێشتوتەوە نە ئەبێ عەقیدەیە لە ناخی تۆیە محەبەتێ لە ناخی تۆیە دامەزرابێ و بەروبوومەکەی بریتێ لە تەوەکول و پشت بەستن بەخوا جەل جەلالوه بەتەفسیل ئەم داستانەی سیدنا هود ئەگەڕێتەوە طبعا سوورەتی هود پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم ئەفەرمێ یەکێک لەو شتانەیە لەو سوورەتانەی منی پیر کرد سوورەتی هودە دەرس و دەوری زۆر گەورەی تایە سوورەتی هود و هەر سوورەتێک بە هەر ناوێکەوە بێ گرنگترین شت لەو سوورەتە کە سەرنج ڕاکێشێ ئەو ناوەیە سوورەتی بەقەرە داستانی بەقەر سوورەتی مەریەم داستانی مەریەم سوورەتی هود داستانی هود بۆیە ئەفەرمێ هود عليه السلام تێگەیشت کە رب العالمین لەسەر ڕێبازی ڕاست ئینسانەکانی خەلق کردووە لە خەلق و لە ئەمر و لە نەهی و ثەواب و عیقاب و هەرچی شتە هەمووی بەدەست ئەوە بۆیە جێگەی ئەوەیە پشتی پێ بەسی کەماڵی تەقدیس بۆ خوایە جەل جەلالوه هەرچی ئەسما و صفاتی خوا هەیە لە کەماڵی و لەو پەڕی جوانی و جەماڵان دەی هەموو عەدالەت و حکمەتی خوا و ڕەحمەت و ئیحسان و فەضلی خوا هەمووی لەمانە تێگەیشت بوو
جوان بۆیە هەموو شتێکی خۆی پەنادایە دەستی خوا جەل جەلالوهو لە بەرامبەر موشرکینە لە بەرامبەر کافران و بێدینانە فەرمووی بەبێ خەم فەکیدونی جەمیعەن هەر هەمووتان پێکەوە هەرچیتان پێکرێ بەرامبەرم بیک ولا تنظرون یەک تۆزی چاوەڕێ مەکەن بڕۆن جێبەر هەرچیتان پێکرێ بیک طبعا ئەم متمانە گەورەیە شەیطان يخوف أولياءه ئەم ئاەتە زۆر کات وا لێکە درێتەوە کە شەیطان وەلیەکانی خۆی ئەترسێنێ غەڵەتە ئەوە تەفسیر ناکرێ علەما ئەفەرمون لێرە يعني تقديرات هي لم آية يعني شيطان يخوفكم بأوليائه شيطان ايوه اترسيني بهوي واللي كان يخويه شوين كوتا كان يخوي لإنس وين لي أكال بيشا يخو تو ليام بترسي للشياطين وين لي أكال تو ليام بترسي وين لي أكال جنوك بترسي للشياطين بترسي ساميان لي بكي لا شياطين وجنوك إنسي باشا بترسي تصورك لبرامبرا خواهي قورا أفرميه ها فلا تخافوهم لو أنا هيتشيان ما ترسن وخافوني إن كنتم مؤمنين لمن بترسن أو أنا تشين تا إيوليان بترسن بويا أم بش بسنا بخوا جل جلاله أمي والتو أكاد كعقيدة كي توي دام زران دبي رايشي كربيتو دي همو سير كلا لنا أم آيات لبرامبرك أم كلماتاني مشركين كألان هندي لإله كان يم أي ترسين هندي لأخوا كان يم أوقرن ماشا عقوبة أدن عذاب أدن بزانة شن بأهرامي وتتحداهي قورئك فكيدوني جميعا حرها متنبيك وشيتان بيك ربيكا هر شاورج مكان إني توكلت على الله تشكبن بشتن بخواي خوان بستوا إن جاء ليرة التواوي تسلمون وما من دابة إلا هو آخذ بناصيتها يسباسي بيش السري إنسان كريم هرشي أوامر وتنفيذ أوامر لدلوية أم بيش السرو اللي رو درج هو إنسان لعلم الدلائل زور باسي إنه تواني إنسان كراو حتى بوي لفرمايش تشاهتوك أفرد دسكاري بروينك برو لقل نوتشوانا زور صفاتي أم إنسانيتي کاتێک کە سەیری نێوچەوانی کەسێکی زۆر شت هەیە لە کوردەواری خۆشمانە وەختی خۆی ئانون لە نێوچەوانی نووسراوە وا نەبوو تەبەنەوە لە علمی دەلائیلە خۆی ئەو قسەیە غەڵەتە لە نێوچەوانی نووسراوە هیچ نەنووسراوە بەڵام نێوچەوان دەلیلە بۆ زۆر شت دەلیلە بۆ خیانەتی ئینسان دەلیلە بۆ درۆزنی ئینسان زۆر دەلیلە بۆیە حتا لە ڕۆژی قیامەتە نێوچەوانی کەسەکە ئەگرن و ڕایەکێش چونکە ئێرە زۆر شتی تایە دي همو أوامر إنسان كوكيتوا هر هموي باشا هو آخذ بناصيته أمن وشواني لدسي رب العالمين بويا دي قد بدن أجر هود عليه السلام سجوابك يعني إيوه هرشيتان بي أكره دريخي ما كانت شوكا هيشتان بي أنا أكره مقر خوا جل جلاله قرار برياري كدابك من توشي مصيبته بمك أو كل خير محظي خير وطوابي خيره أم فرماشتي بيغمريان صلى الله عليه وسلم إمام هناويتي زور من خوم تشيجي لي ورقنهم كل خزمتي أوستم أفرمي ما أصاب عبدا قط هم هج عبد يقنية هم بحال شتيك جزرك لدلا باشا خفتك بداتي يان بيري مستقبلكي خويا أبي أيندا من تشيم لي بتشونا أو هم بيوتي هم حزن بولا مو بيش يك هم حزن يبدلي توياتي برا إلا كاتك علي أبي أم دعاء بخواني اللهم إني عبدك ابن عبدك خويا من عبدي توم كري عبدي توم ابن أمتك باشا كري آفرتكم لا عابد كاني تو ناصيتي بيدك نوتواني من بدسي تو يا خويا ماض في حكمك أو يتوب الريال الدابي لحكمه وأنا لسر من همي ماضي وكو خوي جيب جيء به بلام عدل في قضاءك خوي يعني يكشت نية عدل نبي سبحان الله يكشت نية عدل نبي لك أما زور قرنج يعني تو أبي بم يقينو بجي هر مصيبتي رويتي كذي عدل في قضاءك والله تو هرشي بالريال بدي هر أو عدالة
چکە تۆ خاوەنی منی ماضٍ فيه حكمه هەرچی بڕیار لێدایتر هیچ مەجالاتی تیان نیە هەر ئەبێ جێبەجێ بکرێ هەر ئەبێ بێ بەسەرما دەی أسألك اللهم بكل اسم هو لك دي خويا بهرچی ناوی خۆتە داوات لێ ئەکەم کام ناو سميت به نفسك خۆت ناوت لە خۆت ناوە بەم ناوانە أو أنزلته في كتابك لكتابكي خۆتە داد وەزاندووە بۆ ئێمە تێ بگەین أو علمته أحدا من خلقي يان یەکێک لە عەبدەکانی خۆتە فێر کردووە لێرە دلیلێک هەیە لەسەر ئەوەی ئایا ئەسمائی خوا تەنها ئەوانن کە لە قورئانە هەن یان زۆر زیاترن و پشکێکیان هاتوونەتە ناو قورئانەوە زۆر زیاترن أو علمته أحدا من خلقك جاری وا هەیە خوای گەورە تعلیم یەکێک لە عەبدەکانەکە بە ناوێک لە ناوەکانی خوا یەکێک لە ناوەکانی خوا پێوتە اسم الله الأعظم ناوە گەورەکەی خوا پێغەمبەریان صلی الله عليه و سلم فەرمی إذا دعي به وجيب باشە بەس بە هەر شێوازێ تۆ داوا بکەی یا داوا بکرێ بەو ناوە یەکسەر جوابت ئەدرێتەوە دوعاکەت قبوڵە بێ اسم الله الأعظم کامەیە علەما اجتهادیان کردووە هەر یەکەی شتێکیان فەرمووە هەیە فەرموویەتی حەی قەیومە وشەی حەی قەیوم لە دوعایە داوای پێ بکە هەندێک فەرموویان نە فرد حەی قەیوم حەکەم عەدل قدوس وتوانە ئەو شەشەیە هەندێک فەرموویان یا ذا الجلال والإكرام وتوانە ذا الجلال والإكرام اختلاف هەیە لە بین علەمایە پێغەمبەریان صلی الله عليه و سلم بەیانی نەکردووە نەیوتووە کەوابوو ئەکرێ خوا ئیرشادی کەسێ بکە بۆ ناوێک لە ناوەکانی خۆی إرشادي كسب كابو اسم الله الأعظم أفرمي أو استأثرت به في علم الغيب عندك يان هلط قلت والله إخوات كز نايزان إلا قيامته لو ناوي إخواتي أجين كهشتا إما هرتين جيشتون يس إما علمي إخوة اشتكي لي أزانين اشتك مع حالي وبهو القرآن والسنة حكمتي إخوة ده صلاتي إخوة إرادي إخوة قدرتي إخوة همو أمان اشتك من جمالي إخوة اشتك من حالي هو زۆر ناوی جوانی تری هەن خوایان لە ڕۆژی قیامەتە تێ ئەگەین دەی خوایان بەم ناوانە داوات لێ ئەەکەم ئەن تەجعل القورئان العظیم ربیع قەلبی خوایە قورئانی گەورە بکەرە بەهاری دڵم بیکەرە نوری سنگم بیکەرە جەلاء حوزنی لابەری هەرچی غەم و خەفەتم هەیە وذهاب هەممی وغەممی هەموو خەفەتەکانم هەمووی لا بە پێی بەهۆی قورئانەوە پیغمبریان اما قصي اوه صلى الله عليه وآله وسلم افرمي إلا أذهب الله همه وغمه إلا خوا أوهم غم لدل يا درئه وأبدله مكانه فرجا يا فرح على روايتك لشوين أوهم غمه درقا كان خير فرج كان خوا فرح بو أمكسيه قالوا يا رسول الله صلى الله عليه وآله وسلم أصحاب أمان بلا وزور قوربو ألا نتعلمهن أري فيري أم دعانا نبي وزور مهمة فرمي بلا فيري بن ينبغي لمن سمعهن أن يتعلمهن باشا لسر هر كسيك كأماني بيز جوان فيريان ببي بوي لكاتي هم وغم ونراحتي كان بيان له إما إنسان توشي هم بين توشي غم بين توشي نراحتي أبين آسايشي الرحمن تيكتشي بشتاني كي زور لاواس بڕواکەن جاری وایە بەشتانە کە ئینسان تەسەووری ناکە تەسەوور یعنی خوشیەکی بەڕێز تەلەفۆنی بۆ کردم کێشەی گەورەی بریتە لە چی ناتوانێت بخەوێت لەبەر خاتی مناڵەکە ئەترسی ئەم بخەوێ مناڵەکە بمرێ باشە ئەمە هەممە ئەمە غەممە باشە ئەترسی تا ئیتر بە دیار ئەم مناڵەیەوە دائەنیشە نازانێت چی بکە نەوەکو بمرێ ئەی بە ڕۆژاڵێ بە ڕۆژیشە ناتوانم بخەوم هەر ئەترسم من بخەوم ئەو بمرێ لو چێن بڵێن باشەوە خۆ تەواوی تۆ ئەمە بەس نا ئەمە حاڵەتێکە سوبحان الله ئینسان ضعیفە بە شتێکی بچووک تاقی کرێتەوە خۆی لە دەسەدا ئەبێ هاوارکە هاوار لەو خوا عەزیمە بکاتە دەرویکی خێری لێ بکات جاری وایە ئینسان ئیبتیلا ئەبێت ڕواکەن کەسێک زۆر دەوڵەمەندە پارەیەکی کەمی لێ دزرابوو ئیبتیلا و شەو ڕۆژ بیر لەوە ئەبێ کێ دزی بێتی ئەبێ چۆن دزی بێتی ئەبێ چی هەموو ژیانی فەوت باش نێزانی چی بکات چۆن حیاتی خۆی بەسەر هەموو کاتەکانی خۆی فەراغەکانی هەموو بەوە سەرە زۆر شتی بەسیتی بچووک جاری وایە دوو شەریک پێکەوە کاسبی ئەکەن یەکیان لە یەکیان جێ ئەبێتەوە ئیتر ئەمی تریان باشە بۆ جیا بۆ هۆکاری چی بوو جاری وایە ئەفرەتێک تەلاقە دەرێتی تا ژیانی ئەفەوتێ
باشە بۆچی تەلاق دەم تۆ بڵێ من نقصانێکمە بێت کاکە نقصانی نییە نا ئەمە نەگونجا و قەدەری خوا و ڕۆشت و تەواو تەلاق حەلە بەشێکە لە ژیان نەتەوە ژیانی خۆی لە پێناوی تەلاقێکە ئەفۆتێن جاری وایە ئەولادێکی ئەمرێت سوبحان الله ئەولادێک ئەمرێت تەواو ئیتر ئەم کەسە خۆی لەدەست ئەدا ژیانی ئەفەوتێ باوکو دایکی ئەمرێ ژیانی ئەفەوتێ بۆیە سوبحان الله ئینسان هەندێک لە زانایان فەرموویان لە نیسیانەوە هاتووە خۆ ئەگەر شتی لەبیر نەچوایەتەوە خوا وای دروست کردە لە مێشکیا بمایەتەوە بەخوا ژیانی نەبوو هەندێکشان لە ئونسەوە هاتووە شتێک بەجێ هێڵێ ئونس ئەگرێ ڕەفیقایەتێکی لەگەڵ شتێکی تر ئەوی لەبیر ئەچێتەوە بە هەر حاڵ ئێمە زۆر لاوازین ئەبێ خۆمان بدەینە دەست خوایەک کە ناسیەتی ئێمە و نێوچەوانی ئێمە بەدەستی ئەو اینجا ئارامی بۆ ناخمان دێ ئەم دوعانە لەبەرکە ئەفەرمێ ئەم فەرمایشتەی پێغەمبەریان صلی الله عليه و سلم هەموو ئەحکامەکانی تایە ماض في عبده حکمەکانی خوا باشە یان قەزاوەتێکە لەسەر تا بڕیارێکە لەسەر ئەدا هەردووکیار باش والله نیعمەت چۆن باشەکە بۆ ئینسانیە نقمەت و بەڵاکانش ئەوە باش کام مصیبەتە زۆر گەورەی ڕووی تێکردی سوژدە بەرە خوایە سوپاس بۆ تو دیارە ئەمە شتێکی پەنهانی تیا من نازانم خۆ ئەگەر بۆم دەرکەوێ هەرە بێ سوژدە بەرم ناوەڵا با ئێستا سوژدە ببم بۆیە ئەسڵی هەموو ئەدیانەکان بریتە لە مەحەبەت ئێمەی موسڵمانیش ئەگەر دڵمان پڕ بێ لە خۆشەویستی خوا خۆشمان بوێ ڕازی بین بە هەموو حکم و بڕیارێکی ئەو اینجا ئارامی بۆ دڵمان نییە اینجا هەموو غەممان ئەڕوا اینجا تێ ئەگەین خواکی زۆر گەورە سەرپەرشتی و کارەکانی ئێمەکە لە خۆمان باشتر جاری وایە کەسێک نەخۆشەکەوێ لە غەمی مناڵەکانیان نازانێت چی بکە میوانێکم هاتبوو لە پڕ دەستی کرد بە گریان زۆر ئەجایب بەلامەوتم خیر تی وڵی مناڵەکان ئەهاتن شکاتیان ئەکرد بیرم کردەوەتم ئەگەر شێعبدایان بمرێ باشە مناڵان بچن بۆ لای کێ شکاتکەن تماڵایە دوو قسەیتری وابکە ئەمرم باشە یعنی تەسەوەر کە بۆ ئەم گومانە خراپە بەخوای خۆم بەرم بۆ من باشترم بۆ مناڵەکانم یا خوا بۆ من بەڕەحەمترم یا ئەو هەموو شتێ بەدەست ئەوە چەند کەسی فەقیر و هەژار و نەدار هەبوو کە مرد خوا دەروی خێری لە مناڵەکانی خۆی لە مناڵەکانی کردەوە لە خۆی زۆر زۆر باشتر و چاکتر بۆیە کەسی ئیماندارە بێ مطمئین بێ لەگەڵ خوای خۆی هەمی لە مەودووە لێگەڕێ لێ هەمووی بەرە دەست خوا هاوار کە چاو بەرز کردەوە یا ئیلاهی من نازانم خۆم کوێر و کەڕ و لاڵ یا ئیلاهی چی باشە بۆ من ئەوەم پێ عەتاکە لا تەکلنی إلى نفسی طرفة عین بە ئەندازەی چاوتروکانە مەم دەرەدەسی خۆم خۆیە مەم دەرەدەس هەموو شتێکم لە لای تۆ بێ تۆ لە هەموو کەس بۆ من باشتر و شیاوتر لە دوای ئەمە دوای ئەوەی ئەم مەحەبەتەی خوا جەل جەلاله وەی باس کردین کە ئەبێ ئینسانی ئیماندار بەم شێوازە بێتەوە سەر ئەسڵی بابەتەکەمان چکۆم ئێمە ئەسڵی بابەتەکەمان باسی گوناهی خۆشەویستیمان کرد یەتەوە سەر ئەسڵی بابەتەکەمان ئەفەرمێ عشقی سوەر عشقی سوەر عشقی سوەر کەلیمەیەکی زۆر جوانە تەنها لە ئیبن القەیم بە جوانی ئەوە خوێندومەتەوە بینیومە بابەتێکی زۆر گەورەیە واللهی ئینسان هەموو ئەمەی لەم جیهانە هەیە هەمووی ڕسمە ڕسم ئینسان عاشقی ڕسمە بێ عاشقی حەقیقەت نابێ ئافرەتێک و پیاوێک پێکەوە عاشقی ڕسم یەکتر ئەبن دەرەوەی ظاهری یەکتر ئەبن نا کەسێک بەچەکەی خۆی زۆر خۆشەوێ عاشقی ڕەنگ بوو ڕسم بوو پارەت خۆشەوێ عاشقی ڕسم هەرچیت خۆشەوێ لە سەرزەویە تۆ عاشقی ڕسمی عاشقی وێنەیەکی کە حەقیقەت نییە تەنها حەقیقەتی خۆشەویستی لەلای ئەوە یعنی تۆ بیرکەرەوە کەسێک بەلای تۆ زۆر جوانە خۆشتێ مەحەبەتی چۆتە ناو دڵت سەیری ئەەکەی ئەم جەماڵە کێ بەمی عەتا کرد ئەی تۆ نابێ بیرت لای جوانی جوانان بێ خۆمە تەبعی ئینسانە ئینسان حەز بە جوانیەک هەموو خوای گەورەی خەلق کردو خوا جەل جەلاله خۆی جەماڵی هەیە و جەماڵی ئەوێت بۆیە دائیمە ئەڵێن کەسی موسڵمان ئەبێ زۆر پاک و تەمیز و مڕەتەب و جلو و بەرگ و پۆشاک و هەموو شتێکی زۆر بە قورسی و بە گەورەی بکەوێتە پێشچاوی خەڵک بۆ چونکە ئەمە بەرنامەی دینی ئێمەیە موسڵمان شپرز نییە وەڵاهی کاتێکە ڕحلەی ئەو کەسانە خوێنیتەوە کە بە جیهانە گەڕاون لە زەمانەکانی پێشترە یعنی تەسەور ئەەکەی خەڵکی موسڵمان کە خەڵکی ئەوروپی ڕحلەیان کردو بۆ ناوی هەمویان باسی پاک و خاوێنی و جوانی و لیاقەتی موسڵمانەکە هەرچی خەڵکی موسڵمانی چۆتە ناو 2 لیترەوە هەمووی باسی پیس و پۆخڵیەک تەسەورێک
بۆ هۆکارەکەی چێ چووکە ئینسانی مسلمان ئەبێ ئەنیق بێ، ئەبێ جوان بێ، ئەبێ مرتب بێ، هەموو کارەکانی خۆی بە بەرنامە. سەری ئەمڕۆ مەکەن ئێمە ئومەتێکین کەوتوین، ئێمە ڕاستە کەوتوین لە ڕووی سیاسەتەوە، لە ڕووی حەزارەتەوە، ئێمە لەسەرەوەین. ئێستش هەموو جیهان بێنە کەسێکی مسلمانە بۆ تەرتیبە جوانە دەست ناکە، کەسێکە دەست ناکە وەکو مسلمان ئاوا بۆ تەرتیبە جوانە. هەموو شتێکی ئێمە بڕیارە لە زمان و دانشۆردنێکمانەوە حەزارەتی ئیسلامی بەرپاکەین، هەتاوەکو ئەگەینە ئەو ئاستەی لە جلوبەرگمانە، لە پۆشاکمانە، لە دەسەڵات و حکممانە چی ئەکەین لە هەموو شتێکان نظام. یعنی جارێکیان پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم بەردی قبریان کێلی قبریان دائەنا لار بوو، فەرمووی ڕێکی کەنەوە، وتیان هیچ زەرر لە مردووەکە ئەدا؟ فەرمووی نە، زەرر لە چاوی زیندوەکانەدا. باشە ئینسان حتا قبری مرتب نایە ئەم بەردانە لار بێ، بە جوانی و بە ڕێکی دایانەنێ. هەموو حیاتی ئینسانی مسلمان ئەو تەرتیب و ئەو نظامەیە. ئیتر ئێمە هەر یەکەمان لە بڕێشتا لەوە چێت تەرتیبەکەمان کرد، لە بڕێکان نەمان کردووە. ضرورە واجبە لەسەرمان لە هەموو شتێکاوە ئەو تەرتیبە بکەین. دەی هەموو ئەمەی لە جیهانە تۆ ئێبینی بەخوا هەر هەمووی سوورەتە، هەموو وێنەیە. بۆیە ئیمامی ئیبن القەیم ئەفەرمێ ئەمەوێ باسی ئەوەتان بۆ بکەم کە هەرچی فەسادە بەهۆی خۆشەویستی دڵەوە بۆ ڕەسم. هەرچی فەسادە بەهۆی خۆشەویستی دڵ بۆ ڕەسم. یعنی من جاریوە هەیە کچێکی بەڕێز تەلەفۆنەکە هەموو خراپەی ئەو کەسە ئەڵێ کە خۆشی ئەوێ، ئەڵێ بەڵام هەر خۆشمە. ئەوە عاشقی ڕەسم بووە، هەچی تر نییە. هەموو خراپەکانیش ئەزانێ، وەڵڵاهی ماوەسا درۆزنە لەگەڵمە، خیانەتی لێکردم، چی بەڵام وەڵڵا هەر خۆشمە. ئەوە هۆکارەکەوە، ئەوە عشقی سووەر، ئەوە عشقە. هەموو دڵی فەسادەکە، هەموو ئەو شتانە ئەبینێ، عەقڵ ئیش ناکە، تەنها چی حەزەکەی ئیشەکە، هیچی تر. ئەو بەشش لە ئینسانە وەکو بەشێکی ئاژەڵیە. ئیمامی ئیبن القەیم ئەفەرمێ خوا جەل جەلالوه دوو مەسئلەی لە مەسئلەی عشقا بۆ باس کردووی لە قورئانە، دوو بابەت و حەزەری داوینێتە کە دڵمان ئەفەوتێنێ. دوو نمونەی بۆ باس کردوین. نمونەیەک هی پیاوێکی زۆر گەورە، هەرچی دەواعی سەرزەوی هەیە بۆ فەساد حاضر بوو لە بەردەم یا خۆی گرتەوە. عەزەمەتی یوسف عەلەیه السەلام لە قورئانە زۆر گەورە. یوسف عەلەیه السەلام لەگەڵ زڵێخا ئەگەر لە قورئانە سیر ئەکەی ورد ئەبیتەوە، سوورەتێک بە ناوی یوسفەوە ناونراوە، بەهێزترین شت لە ناو سوورەتی یوسفە کە ئاوا لە خزمەتی ئەوەستی. تەمە سوورەتی یوسف زۆر بابەتی تایە، زۆر دەرسی گەورەی تایە، بەڵام حتى ئیمامی ابن القەیم ئەفەرمێ 1000 پند و عیبرەت بەس لەو چیرۆک و داستانە هەیە، 1000 دانە. ئەڵێ فریان ناکەم هەندێکیتان بۆ باسەکەم، فریان ناکەم هەندێکی باسەکەم. طبعا بیرکەنەوە لە سیدنا یوسف و ئەمە بێنە پێش چاوی خۆتان کە ابن القەیم باسیەک. طبعی پیاوەکان هەمیشە ئاوایە، مەیلیان بۆ لای ئافرەت هەیە، حاڵەتی یعنی طبیعی لەناو ئینسانە. جارێک باسی حۆر لە عینم بۆ کردن، بۆ خوای گەورە بۆ پیاو باسی حۆر لە عینەکە، هۆکارەکەی چییە؟ طبعی پیاو ئاوایە. باسی ئیمامی ئیبن جەوزیم بۆ کردن، ئەفەرمێ ئەگەر پیاوێک هەموو کچی بەغای بێتێ، کچێکی غیرە بەغای بێنە شوێنێکە، طبعی ئاوە. باشە طبعەکەی مەیلانە بۆ لای ئافرەت. ئەمە خاڵێک کە بیرکەرەوە یوسف عەلەیه السەلام وەکو هەموو ئینسانێکی تر ئەم طبعی هەیە. حتى ئیمام ئیبن القەیم ئەفەرمێت چۆن کەسێکی تونی بە دوای ئاوا ئەگەڕێ، ئەفەرمێ پیاو ئەبۆ شێوازەیە طبعی، چۆن کەسێکی برسی بە دوای خواردن ئەگەڕێ، پیاو طبعی ئەبۆ شێوازەیە. هەندێک پیاو خۆیان ئەگرن، ئەتوان خواردنەوە نەخۆن لە بەرامبەر ئافرەتە، خۆیان پێ ناگیرێ. ئەفەرمێ دەبیر کەرەوە یوسف عەلەیه السەلام پیاوێکە وەکو تاوی پیاوان و بە کەماڵی دروست کراوە، چونکە خوا جەل جەلالوه پێغەمبەرانی عەلەیهیم السەڵات وەسەلام زۆر بە تایبەت دروست کردوون. پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم خۆی ئەفەرمێ من قووەتی 100 پیاوم دراوەتێ لە جینسا، بیرکەنەوە 100 پیاوانە چۆن پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم ئەفەرمێ هێزی 100یانم دراوەت. دەی یوسف عەلەیه السەلام بەم کەماڵ و جەماڵەوە، بەم هێز و قووەتەوە، گەنجێکی چاک ئەوەستێ لە بەردەم گوناها. بۆ چونکە لێرە وێنەیەک هەیە عاشقی بێ، حبێکی ئیلاهی بە قووەت و بە هێزیش لە ناخیا هەیە. دوو یوسف لەو کاتە لەو پەڕی گەنجێتیا بوو، ئەوەش کە لە گەنجە هەیە زۆر جیاوازە لەوەی کە لە کەسێکی دوای 40 ساڵەوە هەیە. لە بابەتی جینسە ئەوەی کە پیاوەکان ئەیزانن لە دوای 40 ساڵی، ئەگەر بیزانن
زۆر بە بچووکی سەیری جنسەکەن بەڵام لە زەمەنی شەبابیەت و گەنجێتە ئەوە نازانن بۆیە لە قیمەتی هێز و توانایە کە لە ڕووی شەهەوانیەتەوە لەو حاڵەتشا خۆی ئەگرێ. دوای ئەمە ئەگەر کەسێک خاوەنداری خاوەنی خێزان بێ ممکنە چەند جارێک کە سەرجەی لە خێزانی ئەکام طبیعەتی هێواشە بێتەوە هێمن ئەبێتەوە زۆر شت لە پێشچاوی ئەکەوێ خۆگرتر ئەبێت توانێت لە بەردەم زۆر شتا خۆی بگرێت. نا ئەم گەنجێکە خێزانی نییە لە هەتاوکو شەهوەتی خۆی لای ئەو شکان دەبێ خێزانێکی حەڵاڵی نییە لە قووەت و هێزێکی بەهێزە. نا غەیری ئەمە فەرمێ لە بیلادی غوربەتایە لە غەریبیە ئینسان زۆر گوناهی پێ ئەکرێ لە شاری خۆیان پێ ناکرێت. هەموو جارێ بە تەڵەبەکان ئەڵێم لە قسمی داخلی ئەوانە ئەڵێ مێرە شوێنی خۆتان نییە ئەتوان گوناهکەن ئەگەر لێرە خۆتان بگرن لە شوێنی خۆتانە بە باشی خۆتان نەگرن لە شوێنی غوربەتە ئینسان جاری وایە تووشی گوناه هەڵا ئەبێت چێ کەس نایناس غەریبە بۆ شوێنە بۆیە خۆگرتن لە شوێنی غەریبیە زۆر گەورەیە. دەی یوسف عەلەیهی سەلام لە وڵاتی غەریبیایە و کەس پێی نازانێ. ئەم ئافرەتەی کە داوای لێ ئەکا تەوان دۆستێکم هەبوو هەر لەو ڕۆژەی ژنی مارە بڕی ئەو ژنی دووەمەیەنە هەر بۆی ڕێک نەئەکەوت. دوای ئافرەتێک پێی وتبوو وەڵام من شووی پێ ئەەکەم ئەی وەڵڵی سوبحان الله ئەی یەک زەڕە نەحب و خۆشەویستیمە نەئەتوانم سەیری کەم ئەی هیچ ئەم بۆچی باشە تۆ هەموو عمرە بە دوایە ڕاتە کردوانە ئەو ئێستا خۆیان نایەتە بەردەسە بۆچی نەیەنی ئەی بەخوا ناتوە بەدەست خۆم نییە. ئافرەتێک ذات منصب وجمال دوو صفەت زۆر گەورەیە لە ئافرەتە هەبێ بۆی سەرنجی پیاوەکە ڕاکێشێ پایەدار بێ منصب بێ خاوەنی ڕۆشنبیرێکی بەرز بێ مثقف بێ تێگەیشتوو بێ یان حڕ بێ هەندێک لە زانایان وای تەفسیرەکەن منصب بە حڕ دەکەدەنەوە جاریە نەبێ و هەروەها کەماڵی جوانیشی هەبێ جەماڵ کە لە قورئانە باس کرا جەماڵی زوڵەیخا جەماڵێکی ناتەبیعیە کاتێک کە گەورەی میسر کردوێتی بە خێزانی خۆی. دەی هەردووک ئەمانە وا ئەکەن لە پیاو لە ناخەوە تەسلیم بێ یوسف عەلەیهی سەلام ئەوەستێ و تەسلیم نابێ. مەسئلەی داواکردنی ئافرەت بۆ کاری خراپ زۆر ئەستەمە. ئافرەت ناتوانێت ئەم کەلیمە هەمیشە ئافرەت داواکراوە داواکردنی کەچی لەم بابەتەیە لەم داستانەیە زڵێخا داواکەر و یوسف داوا لێکراوە ئەم داواکراوە لەوە ئەچێ پیاو نەفسیەتی زۆر یعنی پیاوێکی سەلیم بێنە طبعی زۆر ئەوەیە ناتوانێت داوا لە ئافرەتێکە بڵێ وە کاری سەرجەی لەگەڵاکە زۆر زەحمەتە بەلایە یعنی زۆر ئەستەمە حتا ژنومێر پێکەوە ینی زۆر کاریکێ لە گرفتەکان ئەمەی ئافرەت دەبێت لەمە تێبگا پیاو بەلایە زۆر ئەستەمە بە خێزانی بڵێ وەرە با کارێکی بەو شێوازە شەرعی بکەین زۆر زەحمەتە ئەبێ ئافرەت خۆی زەمینەی بۆ ساسکە. زۆرینەی پیاوەکان طبعیان بەو شێوازەیە قلەتێک لە پیاوەکان هەیە لە کاتی ممانعەیە لەوە چێ ڕەغبەتیان زیادکە ئەگەرنە ئەدنا ممانعە ئەدنا ڕێگری هەبێت لە ئافرەتەوە ئەو پیاوە ئەو چێژ و توانە و هێزەی نامێنێ. ئەفەرمێ ئەو داوای کرد و ئەویش هەموو جهدی خۆی سەرف کرد ئەوە نەبوو هەر داواکردنێکی بەسیط زۆر هەوڵیدا ئەبێ زڵێخا چەند ناڕەحەت بوو بێتە ئەم کەلیماتانە بە یوسف بڵێ بەڵام چاری نییە شەهوەت زۆری بۆ هێناوە. اینجا طبعا ئافرەتیش ناتوانێت ئەمە بکات چونکە هەستەکە ئەگەر ئەم داوایە بکە لە پیاو زەلیل ئەبێ لە بەردەم پیاوە ئەویش ناتوانێت بەڵام ئەلێرە ئەم بابەتە کۆتایی پێهاتوە زڵێخا داوای کردو لە یوسف عەلەیهی سەلام دەی یوسف خۆگر بووە. غەیری ئەمە شوێن لەوە ئەچێت یەکێک لە هۆکارەکانی نەبوونی زینا نەبوونی شوێن بێ. لێرە یوسف لە ماڵی زڵێخایە لە ماڵەکەی خۆیەتی هەموو مەجالەکانی بۆ کردوتەوە بەینەما یوسف عەلەیهی سەلام خۆگر ئەبێ. دەی لەوە ئەچێ ئینسان ئەگەر شوێنیش هەبێ بترسێ لەوەی کەسێ بیبینێ یوسف لەمە ناترسێت چونکە هەموو ڕۆژە لەم ماڵایەت و ئەڕۆ کەس گومانی لێ نابە. دەی لێرەشە عینەن ئەمە هۆکارێکە بۆ ئەوەی کە پاڵنەر بێ بەچیەوە بە یوسف عەلەیهی سەلام کە ئەم کارە بکە دەرگاکانیش هەموو داخراون کەس ناتوانێت بێتە ژوورەوە هەتاوەکو تەقەلێ نەدا و چاوەڕێ نەکا و بێش یوسف ببینێ زۆر تەبیعیە چونکە هەموو ڕۆژێ یوسفی لێرە بینیوە. یوسف وەکو عەبد وایە لە بەردەستی ئەم ئافرەتە
ئەمری پێەکە ئەوە جێبەجێکە ئەوە جێبەجێکە ئێستا ئەمرێکی تری پێەکە کە تەواوی ناخی ڕەغبەتی بۆ ئەمە هەیە لەگەڵ ئەوە یوسف خۆگر بوو هەتاوەکو ئەم ئافرەتە وەهای لێ هات چاری نەما ئافرەتی تری کۆ کردەوە وەرن ئەم ئافرەتانی تەکلیفیان لێ ئەکرد تەکلیفیان لە یوسف ئەگەر کە ئەم کارە بکە یوسف عەلەیهی السەلام هەر خۆگر بوو هێشتا ماوە داوایان لە یوسف ئەکرد ئەگەر ئەم کارە نەکا ئەیکەنە سجن بە بچووکی ئەمێنێتەوە لە سجنە ترس تهدیدیان نەکرد یعنی لەگەڵ ئەوەی ڕەغبەتیشە بوو تهدیدیشە بوو لەسەرەوەی ئەم کارە هەر ئەبێ بکە هەر خۆگر بوو لەگەڵ هەموو ئەمانەشە لە داستانی یوسفە ئەبینی عەزیزی مسر زۆر ڕێگر نییە هەر ئەوەندە ئەڵێ أعرض عن هذا بيوسف يوسف أعرض عن هذا يوسف وأزلم بابا بينا داي بوشي بشتي تيبكى واستغفري لذنبك داوي اللي بردون كتوج داوي عفو بك وطوا أم درجة داخل بهايشي بغيرت نبو لسر خزانك يا خوي كبهيش يوازي قبولنك والدنيا اللي بتويك بس هذه وريق المسألة كي تيبرا أو أنا هموي داخوازيون بو يوسف عليه السلام برو بيري أم فواحش برو أم خراب كار برو لقل أمانة هر هموي چونکە محبەتی خوا لێرە دامەزرا بوو ئاوا سێری کردەوە سێری ئەم وێنانەی کرد ڕەبی السجن أحب إلي خوایە سجنم پێ خۆشترە مما يدعونني إليه لەوەی کە ئەمانە داوای لێ ئەکەن و بانگم ئەکەن بۆی لە بەرامبەر ئەم هەموو ڕەغەباتە گەورەیە ئەم هەموو ڕەهەبات و ترسانە یوسف عەلەیهی السەلام خۆگرە ئەم داستانە زۆر گەورەیە هاندەرێکی زۆر بەهێزە بۆ پیاوەکان کە خۆگر بن و هاندەرێکی زۆر گەورەشە بۆ ئافرەتەکان کە خۆیان زەلیل نەکەن چونکە لێرە هەموو وەسفەکان بۆ کێیە بۆ یوسف عەلەیهی السەلام هەموو زەممەکان بۆ کێیە بۆ زڵێخە لەبەرەوە ئینسانی موسڵمان هەردوو تەرەف ئەبێ زۆر بە وریایی لەگەڵ ئەم بابەتە مامەڵەکە مەسئلەی وێنەکان لەسەر زەویە زۆر و زەوەندە بەڵام کەسی موسڵمان چەند خۆڕاگر ئەبێ لە بەرامبەر وێنەکانە ئەمڕۆ وێنەکان زۆر ئەوەی ئیبن القەیم فەرموویەتی لەو زەمانە فەرموویەتی و ئێستا ئەمڕۆ هەر وێنەیە فعلاً مۆبایلەکە دەکەیتە وێنەیە مجلاتەکەیتە وێنەیە سابوونێک ئەکڕی وێنەی پێوەیە هەموو وێنەکان سەرنجی تۆ ڕائەکێشن و ئەدبن بۆیە کەسی ئیماندار ئەبێ زۆر ڕاگرانە مامەڵەکە بۆ ئەوەی مەحەبەتی خوا لە دڵیا کەم نەبێتەوە ئێمە لە نێوان دوو مەحەبەتە کۆمەڵی وێنە و مەخلوقاتی خوا خودی خدا جل جلاله کامیان هەڵەبژێری بۆیە ئەفەرمێ ئەم قسەیە و ئەم داستانە زۆر زۆر شتی گەورە گەورەی تایە ئەفەرمێ وفي هذه القصة من العبر والفوائد والحكم ما يزيد على 1000 فائدة أفرمي لنا أم داستان وشيروكا هي أوندا عبرة درس فوائد وحكمتي تيا لهزار تجاوز أكا بشهم خوات توفيق ما أدى لكتاب كتابة نسين ديار إمام ابن القيم أم كتابين ننسي ويا بردسي أما نكوتو أم داستاني يكمل القرآن كرب العالمين باسي أكا لمسائل عاشق بون بمسألة رسمة لنيوان نيرو ميدا أمامان بو باسكا بشي دوم لدرسي داهتوا باسكين كالنيوان نيرو نيرا خواهي قورا باسي أو عشق صوري أكا بۆیە ئێمە ئیماندار بۆ ئارامی دڵمان بۆ دەرچوون لە زەمەنی گوناه پێویستمان بەوەیە مەحەبەتی خوا دڵمان پڕکەین لە مەحەبەتی وێنەکان خۆمان لا بدەین خوای گیان داوات لێ ئەکەین لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە بە گەورەی و عەزەمەتی خۆت بە کەڕەم و مەغفیرەتی خۆت هەر گوناهێ کردومانە خوای عەفومان کە هەر گوناهێ بە دڵمان گوزەراوە عەفومان کە خوای داوات لێ ئەکەین لە گوناهی دڵمان ببوورە لە گوناهی چاومان ببوورە لە گوناهی زمانمان ببوورە لە گوناهی دەستمان ببوورە لە گوناهی داوێن و عەورەتمان ببوورە یا رب العالمین يا ربي خويا داوات لي أكن بناوي جوانة بصفتي برزة باسم عظمت داما مزيان لسر خواناسي لسر طاعد لسر دينداري يا أكرم الأكرمين خويا جان داوات لي أكن هداية من زيادك يا رب العالمين خويا هداية من زيادك يا أكرم الأكرمين نيوتشوان من بقربو خير يا أكرم الأكرمين
خۆیە دنیای هەموو غەم و حوزن لە دڵمانایە هانا بۆ لای جوانی تۆ ئەهێنین یا ئیلاهی ئەم هەموو غەممانە لە دڵمانە مەهێڵە یا ئەکرەمە الئەکرەمین خۆیە بمان خەرە سەر ڕاستە شەقامێکە خۆت پێ ڕازی یا ڕەب العالەمین خۆیە داوات لێ ئەەکەین لە گوناهی دایک و باوکمان ببوورە لە گوناهی برا و خوشەکانمان ببوورە لە گوناهی خێزان و هاوسەر و مناڵمان ببوورە پەروەردگارە لە گوناهی ڕەفیق و هاوڵانمان ببوورە لە گوناهی خۆشەویستانمان ببوورە لە گوناهی قوتابی و مامۆسامان ببوورە ئیلاهی داوات لێ ئەەکەین لە گوناهی تەواوی خزمەکانمان ببوورە هەر کەس ئێمەی ڕۆژێک لە ڕۆژان لەبەر خاتی تۆ خۆشویست و خۆیە لە گوناهی ببوورە یا ڕەبی خۆیە داوات لێ ئەەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرز بە ئیسمی عەظەمت گرفتەکانمان چارەسەر کە یا ئەکرەمە الئەکرەمین یا ڕەبی خۆیە هەمومان دڵمان پڕ لە کۆمەڵی گرفت و مەشاکیل دڵمان ئارام کەرەوە خۆیە تۆ خاوەنی هەموو شتێکی ئەوەی کە ئێمە ئەتوانین دەری بڕین بۆ تۆ ئەوەی ناتوانین تۆ عالمی بە دڵەکانمان تۆ ئەزانی چی بۆ ئێمە باشە بۆ ژیانمان خۆیە ئێمە هەموو چاکەیەکت داوا لێ ئەەکەین کە پێغەمبەریان صلی الله عليه و سلم داوای لێ کردو پێمان عەتاکە هەموو خراپەیەکت پەنا پێ ئەگرین کە ئەو خۆشەویستەمان پەنای پێگرتویت و پەنامان بدە یا ڕەبی خۆیە داوات لێ ئەەکەین بە گەورەی خۆت ئەومان بێحاڵە بێماڵە ماڵداری کە یا ڕەب العالەمین کوڕانمان کچانمان بە حیا و حورمەتەوە بگەێنە ماڵی خۆیان یا ڕەب العالەمین یا ڕەبی خۆیە ئەوەی بێ مناڵە مناڵی پێ عەتاکە ئەوەی بە مناڵە مناڵی ساڵحکە خۆی ئەوەی قەرزارە قەرزی سەرشانی سووکە ئەوەی کەم ڕزقە ڕزقی حەڵاڵی زیادکە یا ئیلاهی ئەوەی نەخۆشە شفای بۆ بنێرە خۆیە ئەوەی نەخۆشە شفای بۆ بنێرە تایبەت ئەو نەخۆشانەی پەروەردگارە کە پێیان وتوین خۆیە شیفا و ڕەحمەتی خۆت بەسەریانە ببارێنە خۆیە ئەو نەخۆشانەی کە ئینتیزاری ئەوە ئەکەن ئێمە دوعایەکی خەیریان بۆ بکەین ئەیانەوێ سەرێکمان لێ بدەن ئەیانەوێ کەلیمەیەک لەگەڵ ئێمە بڵێن یا ڕەبی خۆیە تۆ خۆت خستە دڵی هەر هەمویان خۆیە داوات لێ ئەەکەین چۆن خستە دڵیان ئاوا شیفایان بۆ بدە بۆ بنێرە خۆیە تۆ خۆت ئەزانی ئێمە خاوەنی هیچ نین هیچ دەسەڵاتێکمان نییە تۆ خۆت بە گەورەی خۆت خۆیە شیفا بۆ ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم بنێرە خۆیە شیفا بۆ ئینسانیەت بنێرە لەم دەرد و بەڵای کۆڕۆنای ڕزگارمان کە یا ڕەب العالەمین خۆیە ئێمە ڕۆژانە خۆشەویستەکانمان ئەوەرن پەروەردگارە داوات لێ ئەەکەین بە گەورەی خۆت شیفای ئینسانیەت بنێرە یا ڕەب العالەمین خۆیە موسڵمانان بە کەمترین زەرر دەرکە لە موسیبەتە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خۆیە داوات لێ ئەەکەین ئێمە لەم دنیای دەرمەکە بە ئیمانەوە نەبێ خۆیە دەرمان مەکە بە شایەتومانەوە نەبێ خۆیە زەلیلی سەر جێگەمان مەکە محتاجی دەستی ئینسانمان مەکە یا ڕەبی خۆیە زەلیلی ناو گوناهەکانمان مەکە زەلیلی دەستی زاڵممان مەکە عاقبەتمان پڕخێر کە یا ڕەبی خۆیە هیدایەتمان بدە دامان مەزرێنە یا ڕەب العالەمین یا ڕەبی خۆیە لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە داوات لێ ئەەکەین خۆیە بە ڕەحمەت و بە کەڕەم و بە گەورەی خۆت عەفو و میهرەبانی خۆت بەسەرمانە ببارێنە خۆیە گیان ئێمەی گوناهباری خەجاڵەتبار بەخوا گوناهمان بۆ تۆ زۆر بەرز کردوێتەوە خۆیە چاوەکانمان زۆر گوناهی کردووە بەخوا شەرمەندەین لە بەردەم تۆیە یا ئیلاهی تۆ زۆر کەریم و بە مەغفیرەتی بەخوا ئێمە تۆ چاک ئەناسین یا ئیلاهی تۆمان زۆر خۆشەوێ یا ئیلاهی بەخوا کە گوناه ئەەکەین لە بێئەدەبیمان نییە بەرامبەر بە تۆ یا ڕەب العالەمین شەهوەت زاڵە بێ بەسەرمانە گوناهێک ئەەکەین یا ڕەبی خۆیە عەفو و غوفرانی خۆت بەسەرمانە ببارێنە لەژێر سێبەری ئاڵای پێغەمبەریان صلی الله عليه و سلم حەشرمان کە ئەم کەلیماتانەی ئەمڕۆ باسمان کرد بیکەرە نور و ڕووناکی بۆ ژیانمان بۆ ناو گۆڕمان بۆ ئاخرەتمان آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خوي قول لقناهي مني شو أوجبوري خوالي من خبلك